بەگشتی بەڕاستی یارێکی زۆر باشمان کرد هەم لە شەوتی یەکەم هەم بیدایەتی شەوتی دووەم کۆمەڵە فرسەمان فۆتان ڕاستی استقلالی ئەو فرسانەمان کردایەوەمانە هاات ئەمان توانی براوە بین بەڵام یاری جەوی یاری گۆڕە جاری وایە تۆ باش یاریەکەی بەڵام برنەوە تۆمار ناکە جاری وایە خراپ یاریەکەیت ئەیبێتەوە ئەمڕۆ ئەو ڕۆژە بوو کە ئێمە باش یاریمان کرد و نەماتوانی براوە بین بەڕاستی ئەلەم ئەوایە بەلایانی کەمەوە بەخاڵێک یان سێ خاڵ نەبواە بەڕاستی بێخاڵ لە ساحەیان درێن دەرچی پێشش بناخۆی خۆتان زان یاریێگە ئەوڕۆ خصوصەتش تایبەتی بۆ ئێمە بوو سێ خاڵ لەم یاریە بۆ ئێمە شش خاڵە چونکە لە ڕزبەندی دووەم و سێم دوور دەکەوینەوە ئەلحەمدوللا ئەو ساڵ نەتایجەکانی ما یاری بە یاری باشتر دەبێت یاریزانەکان باشتر دەبن و ئینشاڵڵا لە داهاتووشدا زیاتری شنگاوەکانمان باشتر دەبین و سەیری یاریەکانش بکەن ئێمە تیپەکەمان ئەم ساڵ نمونەیە بەڕاستی یاریەکانمان یاریزانەکان لە ئاستی زۆر باشدانا بۆ ئینشاڵڵا باشتریش دەبن بە یارەکانیت تا ڕادێک بڵێ بەڵام سێنوقتەکە بۆمە زۆر گرنگە جاورە ئێمە دەڵێن خراپ یاریکە بەڵام ببەوە ئەوەی ئەوڕۆ بۆ ئێمە وا بوو بەڕاستی شۆتی دوم لەو ئاستە نەبووین بەڵام نەتیجەکە لە بەرژەوەندی خۆمانتەوە بەڵحەمدلله و لە یارەکانی داات و شارە باشتریش دەبن